سڵاوتان لێبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوری کتری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە بەکارهێنانی یاخوددانانی زمانی کوردی دەکەین لە پرۆگرامی خوێندنی عراقدا بەڕێزان دیارە دوای ئەوەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی عراق ئەوەی ڕاگەیاند کە بۆ ساڵی داهاتووی خوێندن پلانێکی استراتیژی سەبارەت بە خوێندنی زمانی کوردی لە سەرجەم خوێندنگە ئامادەیەکانی عراق جێبەجێ دەکات بەڕێوەبەری گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان لە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە هەوڵ دەدەن ئەو کارەساتانەی کە بەسەر گەلی کووردا هاتوون لەگەڵ زمانی کوردی لە پرۆگرامی خوێندن لە سەرجەم خوێندنگە ئامادەیەکانی عراقدا بخوێندرێت ئێوە دەتوانن باس لە کاریگەریەکانی دانانی زمانی کوردی بکەن و گەیاندنی ئەو نەهامەتی و ئەو کارەساتانەی کە بەسەر گەلی کووردا هاتوون لە پرۆگرامی خوێندندا بۆ خوێندنگە ئامادەیەکانی ناوەڕاست و باشووری عراق تا چەند گرنگە و کاریگەری چی دەبێت لەسەر گەیاندنی ئەو کارەسات و نەهامەتیانە وەکو پەیامێک بگەێنرێت بە عەرەبەکان یاخود ئەو کاسانی کە خوێندکارن و زمانی عەرەبی دەخوێنەوە لەگەڵ ئەوەدا کە زمانی کوردی دەچەسپێت و دادەنرێت لە پرۆسی خوێندن یاخود لە پرۆگرامی خوێندن بە وەک دەزانین بەڕێزان دیارە زمانی کوردی دووهەم زمانی فەرمیە لە عراقدا بەپێی دەستوری عراق هەروەها ئێوە دەتوانن قسە لەسەر کاریگەریەکانی دانانی زمانی کوردی بکەن هەروەها بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/nariatv دەتوانن ڕاوتی بنین سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ باخان لە سلێمانی ئێوارە باش زۆر سپاس باخان خان دەستخۆشی تەوەرەکە لێکم زۆر سپاس دەکەم باخان بەڕاستی خۆی شتێکی زۆر باشە گەر زمانی کوردی ببێت بە هەموو زمانی عێراق ئێمە چەند ساڵە زمانی عەرەبی خوێنین بۆچی زمانی کوردی نەبێ بە زمانێکی ڕەسمی هیوادارم بەجددیشی لەسەر بکرێت پێشنیارێکی سمێ کاکوشان بۆ بەرنامەکەت هیوادارم لە هەفتەکانی داهاتووە ڕۆژێک تەوەرەکەتان لەسەر ئەو نووسنگانە دابنێت کە کۆمەڵە کەسانێک دایانناوە بەڕاستی زۆر ناوی ئینسانێتیان ناشرین کردو بە ناوی سوکردن و ژنهێنانەوانێ هیوادارم تەوەرێکتان لەسەر ئەوە هەبێت سپاس دەکەم ئێوارەی زۆر سپاس بۆ باخان خان لە سلێمانی بەڵێ ئاڵێ خان لە سلێمانی زۆر سپاس ئاڵێ خان زۆر سپاس دەکەم لەبارەی تەوەری ئەمڕۆتەوە من پێم باشە نەتەوەکانی کەش وەکو عەرەبی زمانی کوردی بخوێنن بۆچی ئێمە سەرەکی مخۆم ئەم ساڵ خۆناغی دوانزەم ئەدەبێکی زۆر قورس ئەخوێنی قەیتەکە بە ئەوانیش وەکو ئێمە کوردیەکە بخوێنین بۆچی بۆ ئێمە ئیجباریەکە عەرەبی بخوێنین یاخود دەرسەکانی کە بخوێنین با بۆ ئەوانیش ئیجباری بێ و دوای ئەوەشتی جیاوازیەک نییە لە نێوان نەتەوەکانە پێم وایە و دوای ئەوە زمانی کوردی زمانێکی ئەو نەقورسیش نییە تا نەتوانن پێ بن هیوادارم ئەو یاسایش جێبەجێ بکرێ با ئەوانیش وەکو ئێمە زمانی کوردی بخوێنین. بەڵێ ئاڵێ خان سەبارەت بە لێدوانەکەی بەڕێوەبەری گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان لە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان کە باسی لێوە کردووە نەهامەتیەکان ئەو نەهامەتیانی کە بەسەر گەلی کووردا هاتوون لەم پلانەی کە دانراوە لەلایەن وەزارەتی پەروەردەی عراقەوە ئەو نەهامەتیانە باز دەکرێن لەگەڵ منهەجەکەدا ئەمە تا چەند گرنگە پێت وایە وە کاریگەری چی دەبێت؟ خۆی بەتەکید وایە تۆ سێرەکی لە منهەجی وایە ئەبینی نازانم یعنی باسی وا ئەکرێت نە لە کاتی ئیمتیحانات دێتەوە نە گرنگێکی ئەو تۆشی هەیە هیوادارم ئەو منهەجانەش بگۆڕێ و دوای ئەوەش بەخوا کاکشتوان سێرەکی منهەجی وا هەیە نازانم یعنی تۆ کە ئێستا خۆم لە تیجارەم یعنی دەستی وامان هەیە باوەڕکە ئەگەس بینێ تاعیناتیش بین بێجگە لە شەریکاتەکەی کە حساباتە یعنی کۆمەڵێک دەستی تێ هەیە وەکو ئەفراد و مەخازن و نازانم کۆمەڵێک دەستی کە هەیە کە تۆس بینێ تاعینیش بی هیچ پێویستێک بۆ منهەجە نییە کە بیخوێنی هیوادارم تۆیەکیش بە منهەجە بخشێنەوە چونکە منهەجی وایە گرنگیەکی ئەو تۆی نییە کە تۆ بیخوێنیت ئێوارێکی ئارام کاکسانگیان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ ڕەهێڵ لە هەولێر فەرموو کاک ڕەهێڵ. ئەلۆ بەڵێ کاک ڕەهێڵ تا دەستخۆشی بەرنامەکەت دەکەم زۆر سپاس دەکەم بەڕێزم دەبوو بینێک بایە ئەو پرۆگرامە جێبەجێکرا بایە بە خوێندنی زمانی کوردی پێم وایە زمانی کوردی کە نەگدووەمینە لە عێراقا یەکەم بێ باشە لەبەرەوەی ئەو نەهامەتی بەسە گەلی کووردا هاتووە بەسە عێراقیەکاندا نەهاتووە هەروەکو ئەبینن ئەنفال و چینیاباران و ئەوانەی کە ئەبینن بەسە کووردا هاتووە ناوەن بەسە عێراقیەکانە نهاتووە بەڵکو شیعەکانیش ئەوەیان بەسەر هاتووە بەڵام یەک ڕێزی ناوماڵی کورد لەوەیان گرنگترە ئەبوو پێش ئێستا ئەو بەرنامەیە دانرابە بۆ ئەوەی کە بیانزانی بایە عێراق بە زمانی کوردی ناخوێنێ ئێستا هەموو ناوەندەکانی ئێمە لە خوێندن زمانی عەرەبی تێدا بەکاردێ بەڵام پێم وایە ئەگەر ئەوەیان جێبەجێ نەکرد باشترین شت ئەوەیە زمانی عەرەبیش لە ناو کوردەکان نەخوێندرێ
بۆ ئەوەی حەڕەبیش تێ بگا کە کوردیش هاوسەنگی خۆی هەیە و جێگای خۆی لە ناو عێراقدا هەیە. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەشم لێ کردین زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ جێگر لە بەردەڕەش. الو بەڵێ کاک جێگر. السلام عليكم. عەلەیکوم السەلام. دەستخۆشیان بەرنامەی لە دەکەین بەڕێ. زۆر سپاس دەکەم. هیوادارم بە بۆلەی زمانی کوردی هیوادارم لە هەموو وڵاتانی جیهان پەرە پێ بدرێت نەک تەنها لە عێراق لە هەموو وڵاتی جیهان پەرە پێ بدرێت کە زمانی کوردی ئێمەش کوردی نەتەوەین ئەمە کوردان وەک هەموو نەتەوەیەک هیوادارم زمانی کوردی بەباشی پەرە پێ بدرێت بە جوانی بنووسێتەوە کە لە نووسینی کەلیمەکان نابی غەڵەتی پێدا بکرێت. هیواداری لە نووسینی لە تەباکردنی کتێبی کوردی بەباشی پەرە پێ بدرێت جوان بەرپا بدەنە کتێبەکان نەکو هیچ کەلیمەی غەلەت بکەن. سپاسان دەکەم دەستخۆشی لەو بەڕێزان دەکەم ئەوی بەشداریان کردووە بۆ ئەوەی خوێندنی کوردی لە عێراق بەرپا بکرێت. دەستخۆشی دەکەم زۆر مەمنونی. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ کاک جێگر لە بەردەڕەش. بڵێ بۆ ڕێزان لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک شەهێندووری دەڵێت یاخود شاهین دووری دەڵێت پێویستە زمانی کوردی وەک زمانێک لە عێراقدا لە پرۆگرامی خوێندنی عێراقدا هەبێت بە شێوەیەکی ڕسمی بەڵام کووە نەک لە پرۆگرامی خوێندندا بەڵکو یاساکانیش بۆ ئەندام پەرلەمانەکانمان بە عەرەبی دەنێرن. بەڕێزان ئێمە دیارە باس لە کاریگەریەکان دەکەین. ئایا ئەگەر هاتوو ئەو نەهامەتی و ئەو کارەساتانی کە بەسەر گەلی کووردا هاتوون لەم پرۆگرامەدا بەکارهێنرا تا چەند ئەمە یاخود باس کرا ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر تێگەیشتنی نەتەوەکانی تر نەتەوەی عەرەب نەتەوەی تورکمان بۆ ئەو کارەساتانی کە بەسەر گەلی کووردا هاتوون. هەر بۆ ئەوەی باسیکەن هەرچەند لەو چێ تۆزە پەیوەندی نەبێ بابەتەکەەوە ئەمڕۆ لە سایتی BBC ڕاپرسیە کراوە بۆ خۆرئاوای کوردستان باس لەوە کراوە کە ئەگەر زمانی کوردی لە سووریا بەکار بهێنرێت ئەمە ئەم ڕاپرسیە کراوە کە پێتان چۆن ئەمە لە سایتی BBC مەبەستمانەوەیە کە تێگەیشتن لە زمانی کوردی چۆنە لە ئێستادا و هەروەها باسکردنی نەهامەتەکان باسکردنی کارەساتەکان کە بەسەر گەلی کووردا هاتوون تا چەند کاریگەری هەیە لەسەر تێگەیشتنی نەتەوەکانی تر بۆ کورد. بەڵێ لیزا لە سلێمانی فەرموو لیزا خان. سڵاو عەلەیکم کاک شوان. زۆر سپاس لیزا خان. لەسەر تۆری بەرنامەکەتان بەڵێ بەڕای من کاک شوان شتێکی زۆر باشە بێ و کاریگەریەکانشی زۆر ئیجابیە بن لەبەرەوەی کە کاتێک نەتەوەکانی تر عەرەب بێ تورکیان هەر کەمان نەتەوەکانی تر لە مێژووی کورد لە نەهامەتەکانی کە بەسەر کووردا هاتووە بخوێنن ئەزانن کە کورد ئەو درەندەی نییە کە ئەوان لی تێگەشتن وەکو سەرکردەکانیان تێیان گەیاندون. ئێستا من وەکو کچە کوردێک بۆچی یعنی زمانی عەرەبی و ئینگلیزی کە ستانداردێکی جیهانیە و هەموو کەسێک ینی ئەخوێندرێت لە تەواوی مەنهەجەکانی دنیاە بۆچی زمانەکەی من لە ناو وڵاتەکەی خۆمان نەخوێندە ینی بەڕای من تێگەیشتن لە زمانی کوردی نووسین و خوێندنەوە فێری کورد بکرێت ینی فێری عەرەبەکان بکرێت کە بە کوردی بتوان هەموو شتێک بکەن کارگەرێکی زۆر باشێ بێ ئەتوانین ئێمە ئەو مەنهەجێکەدا ئەندێ باسی ئەو کرێت کە چۆن کورد ئەمسال کرا باسی ئەو کرێت کە چۆن کیمیاباران کرا یاخودەوەی چەندەها شەهیدمانیا و لە پێناوی ڕزگاریکردنی هەرێمی کوردستان لە دەستی ئەو کەسانی کە بە زۆرداری هاتون و داگیریان کردوین. بەڵێ لیزا خان پاش ئەم هەموو نەهامەتیە ئەحمەد خان چارپوتی دەڵێت زمانی کوردی لەلایەن حکوومەتی عێراقەوە پشتگوێ خراوە لەسەر تۆری کۆمەڵاتی فێسبوک ئەمەی نووسیوە. بەڵێ ئەو ڕشتێکی ڕاستە لەبەروی ئەو تایمە خۆمان لە هەرێمی کوردستانین لەسەر تەسکەرەکانیشمان بە کوردی نەنووسراوە. من کە مسلمانم لەسەر لە جاتەی بنووسێ مسلمان لەسەر نووسراوە موسلیم کە ئەوە زمانێکی عەرەبیە یعنی تەنانەت ناوەکان نەنووسراوە ناو فڵان کەس لیزایان شتێک نووسراوە ئیسم ینی تەنانەت لەسەر تەسکەرەکەشم کە ناسنامەی منە ناسنامەی منە کە پیشانی هەر کەسێکی بم بە زمانی عەرەبی لەسەری نووسراوە بەڕاستی پێشگوێ خراوە بەڵام ئەخوازم لە مەوجاوانە مێنێت و بتوانێت زمانی کوردی ژۆک و عەرەبی پێش بخرێت. زۆر سپاس بۆ پێوەندەکەت. زۆر سپاس بۆ لیزا خان سلێمانی. بەڵام مستەفا لە دهۆک فەرموو کاک مستەفا. مرحبا. زۆر سپاس کاک مستەفا. برا ئەبە شتێکی گەلە باشە و ئەبە ینی هەوڵی سەرک بارزانینە ینی زمانی کوردی بیتە زمانێکی فەرمی دو حکومەتە عێراقا فدراڵدا. بەڵێ کاک مستەفا ئەمەی کە باس دەکرێت کە باس لە نەهامەتیەکان و کارەساتەکانی هەرێمی کوردستان بکرێت ئەمە دیارە وەکو هەوڵێکە کە لە ئێستادا بەڕۆبەری گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان لە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان باسی لەوە کردووە کە هەوڵ دەدەن ئەو بابەتانە باز بکرێن لە پرۆگرامی خوێندنی عێراقدا. پێت وایە ئەم هەوڵە دەبێت چۆن بکرێت؟ بەڵێ پێت وایە کاریگەری دەبێت هەوڵی سەرک بارزانی بۆ ئاڵای عێراقی هاتیە گۆڕین ئەبەش هەر هەوڵێت نینە ئینشەڵا دێ سەرگیریتن. بەڵێ پێت وایە کاریگەری چی دەبێت ئەمە؟ کاریگەرێکی باش دەبێتن لەسەر عێراق زمانی کوردی زمانێکی فەرمیە کورد
کورد ناتەوێت دوێنێت عێراقا فدراڵدا زۆر باشە یەکێک لە پەیوەندیەکان كركوك ومنطقة متنازعة وأوانا ولا بغداد كردي هنا كردي فليلة قش عراق هنا كاك مصطفى في برهندي حاولت سرق بارزاني حاولت شيانا وإن شاء الله عندي أبي صاحبة ملتي كردي هر تشتد باشتر دست خوضيني بەڵێ سپاس بۆ کاک مستەفا لە دهۆک بەڵێ کاک هێمن لە سلێمانی بەڵێ بەڕێزانم کاتتان بەشێ مستەراویتان لەگەڵا زۆر سپاس کاک هێمن کاک هێمن با لە پرسیارێکەوە دەست پێ بکەین باشتر وایە کاک هێمن یەکێک لە پەیوەندیەکان باس لەوە دەکات کە دەبوو ئەم بڕیارە یاخود دانانی زمانی کوردی لە پرۆگرامی خوێندنی عراقدا دەبوو لە مێژە بیان کردە ئەمە پێت وایە تا ئێستا ئەمە چەند ساڵێکە لە دوای 2023 باسی دەکەین تا ئێستا بۆ نەکراوە ئەمە دەرات لە چیەکە و ئەگەر لە ئەم ساڵ بکرێت چ کاریگەریەکی دەبێت نابڕێزان بە کاریگەری ئەبێ بەڵام تۆ باسی خوێندن ئەەکەی ینی لە ناوەندەکانە بەڵام بە حکوی ئێمە چوار پارێزگامانەیە کە بە کوردی قسە بکەین ئەوی سلێمانی و کەرکوک و هەولێر و دووهۆکە بڵێ هەرو چوار پارێزگان بڕوارێکم لە پارێزگاکانی تشتیوان و بە ئێمە لە ناوەندەکانە بخوێنین بڵێ بەڵام ئێستا لەوانەیە کێشەی تر هەبێ کێشەی بەڕاستی هینە ئیجازەی شۆفێری و تەسکەرە و جنسی عێراقی و فۆڕی بائی و بەڕاستی ئەم جۆرە پێناسانە هەیە کە ئەمانەی بەکارێنین ڕۆژانە ئەمانەی سامی هەموو بە عەرەبی لە سەیدا نووسراوە چۆن بۆ نمونە ئێستا ئیجازە سێرەکە ئیجازەی شۆفێری کە ئیسم و عینوان و جنسیە و ئەمانەی لەسەر ئەمانە پێویستە بە ناونیشان و بە ڕەگەز بنووسی یعنی بە کوردی خۆمان بەڕاستی بۆ چۆن لە پێویستە کاری بۆ بکرێ ئەمانە طبعا بەتابەتی فۆڕی بائی یعنی فۆڕی بائی ئێمە نازانی کە پێویستە من هەرەوە نەبوو سپاسانەکەم زۆر سپاس بۆ کاک هێمن لە سلێمانی سەیوان کوردی دەڵێت بە بڕای من کاریگەری وای نابێت پێویستە لەسەر دەسەڵاتدارانی هێرێم لە جیاتی ئەوەی هەوڵ بۆ ئەو جۆرە کارانە بدەن باشتر وایە هەوڵ بۆ سربەخۆیی کوردستان بدەن هەروەها سالار جەباری دەڵێت بەڕاستی هیچ کاریگەری نییە کەسێکی وەکو من لە کەرکوک بە کوردی خوێندومە کە چوومە پەیمانگا دەڵێت وێڵ بووم و هیچم نەدەزانی چونکە پەیمانگا بە عەرەبی بوو بەڵێ حەمید لە هەولێر فەرموو کاک حەمید تان باش لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس دەکەین کاک حەمید فەرموو سڵاو لە بەڕێستان لە هەموو کارمەندانی کەناڵی نالیای بەڕێز زۆر سپاس بەناوی هەموویانەوە من سەبارەت بە تەوەری بەرنامەکە قسەی خۆم هەبوو دواتریش داواکاریەکەم هەبوو ئەگەر ڕخسەت هەبێت لە بەرنامەکەی جەنابتاندا فەرموو دەیخێنە سەر چاومان بەڵێ چاویەوە خۆشی سەبارەت بە بەرنامەکەتان ئەو تەوەری بەرنامەکەتان شتێکی زۆر باشە دیارە لەو کەناڵەی بەڕێستانەوە زۆر هەوڵ دراوە بۆ پەروەردەی دیموکراسی بۆ وشارکردنەوەی خەڵک بە ئاگاهێنانەوەی خەڵک بەڕای خۆم من قسە دەکەم ئەوەش کارێکی زۆر چاکە لەلایەن وەزارەتی تەربیەوە وەزارەتی پەروەردەوە کە خەڵکی عێراق بەرەو دیموکراسیەت بڕوە دوور لە تەعەسسوبی قەومی یعنی ئەگەر هاتو خوان پەنجێکانەیە دەڵێ من علەمە لیسانە قەومین ئامن من شەڕیهم واتە ئەگەر زمانی ملەتی شتەی زاهی دوور دەبێت لە شەڕ و فتنەی ئەوان تا ئێستا ئێمە لە ڕاگەیاندەکاندا وەکو یەکێ لە چاودێرانی خۆیان ڕۆشنبیرانی خۆیان دەڵێ ئێوە ڕاگەیاندەکانتان هەر بۆ خۆتان گوێ لە خۆتان دەگرن بۆیە ئێمەش لەم بڕیارەیە یاخود لەم هەوڵەیە باس لە پەیامەکان دەکەین و باس لە کاریگەریەکانی ئەم پەیامانە دەکەین کە ئەگەر هاتوو باس لەو کارەساتانە بکرێ لە پرۆگرامی نوێی خوێندنی عراقدا ئەمە تا چەند پێت وایە کاریگەری دەبێت بە تایبەتی هەندێک دەڵێن ئەمە دەبوو لە پێشترە ئەمە بکرایەوە هەندێک دەڵێن هیچ کاریگەری نابێت ڕای تۆ کاک حەمید لەو بارەیەوە بەڵێ کاری چاک هەر کاتێک دەستی پێ بکرێت درێنگ نییە ئێستا زۆر کاتێکی باشە ئەو بەڕێزراسی ئەو بریاران دەرکردووە بەڕاستی ناساندنێکی ناساندنی ئەرسال وەروە ڕوونکردنەوەی هەموو معناتی هەموو پێکاتەکان حتا بە شیعە بە سونی مەسەلا بە پێکاتەکانی دیکە بە سەوسانەوە دواتر شتێکی زۆر زدی بۆ هەموو گەلی عێراق و بە تایبەت کوردیش یعنی ئێمە چۆن شانازی بە سەروەرەکانمانەوە دەکەین دەبێت شانازی بە کەموکوریەکانیشمانەوە بکەین هەموو وڵاتانی دنیا خۆ دەزانی شعبێکی پێشکەوتی وەکو بەریتانیا شانازی بە هەڵەکانی خۆشیانە دەکەن شانازی بە دەستکەوتەکانی خۆیانەوە دەکەن شانازی بە سەروەرەکانی خۆیانەوە دەکەن ئەوە زۆر پەروەردەیەکی
دیموکراتیکە و دەستخۆشیان لێ دەکەمەوە شتێکی زۆر باشە ئەم نەهامەتیانەی ئێمە بزانێ عەرەبی ئێمە بزانێ دواتر ئێمە بە دەستور داوای ماتی خۆمان دەکەین مافە دەستورەکانمان یعنی ئێمە مانایەتی کە بڕوامان بە ئازادی هەبێت ئازادی عەرەب پێشێل بکەین یا حەقی ئەوان بخۆین یا یگەلەش کاتێ ترمانێ تورکمان مەسیحی یەزیدی کلدانی ئاشوری إلى آخره وتاوتاریەکەشم بۆ بۆ بیلەران و بیسەرانی هێناردی ئەو کەناڵە گەورەیە خزمەت دەکا هیوادارم هەموو ئەوانەی کە پەیوەندی کەسی خەڵک بدرێنێ ناوی سەرکردەکان بزێنێ نەکی کورسی عەرەبیش ئەوە خەڵک مافی خۆیەتی ڕەخنە بگرێ ڕەخنەی جدی بگرێت تا سەر ئێسخان بەڵێ زۆر سپاس بۆ کاک حەمید لە هەولێر هەر لە هەولێر هیمدادمان لەگەڵدایە سڵاو لێ بفەرموو کاک هیمداد لە هەولێر بەڵێ دیارە پەیوەندەکەی پشراوە دەچینە لای ئەوین لە سلێمانی سڵاو لێ بفەرموو ئەم کاتۆ باش زۆر سپاس ئەوین خان بەڕاستەوەرەکەتان زۆر جوانە من لەسەر تەوەرەکەتان ئەو قسەم هەیە بەڕاستی حەقە زمانی کوردی بێ بە پرۆگرامێک لە عێراقا بخوێندرێت چونکە لێرەوە هەر لە سەرەتایی عەرەبی خوێندرێت حەقە لە عێراقیشە کوردی بخوێندرێت بەڵێ ئەوین خان ئێمە پێشتر ئەگە بگەڕێن و بۆ ساڵانی پێشوو لە ڕژێمی پێشووی بەعزدا نەک بە زمانی کوردی بەڵام منهەجێکی عەرەبی هەبوو باسی لە شێوەزارەکانی زمانی کوردی دەکرد و هەندێک شتی نەتەوەی کورد ئەمە ئێستا ئەگەر هاتوو بەو شێوە بوو بۆ باس لە کارەساتەکان کرا بە تایبەتی تا چەند کاریگەری دەبێت و پێت وایە ئەم هەوڵە لەبەرەوەی هێشتا هەوڵە ئەمە نەکراوە بە بڕیار ئەم هەوڵە دەبێت چی بۆ بکرێت بۆ ئەوەی ئەمە بچەسپێوە زمانی کوردی دابنرێت یاخود لەگەڵ پرۆگرامی خوێندنەکەی بێت دەبێت چی بکرێت بەڕاستی شتێکی باشە بێت ئەگەر لە عێراقا زمانی کوردی بخوێنێت و باسی ئەو نەهامەتیانە بکرێت کە بەسەر کووردا هاتووە لە ئەمفال و لە کیمیاباران و لە کۆڕە و بەتایبەتی کۆڕە و بەڕاستی حەقا ئەوەی بەسەر کووردا هاتووە لە عێراقا بخوێنرێت چونکە زۆر شتی عەرەب لە کووردا ئەخوێنرێت کوردی زمانێکی ئاسانە بەتایبەتی سۆرانیەکەی زاری سۆرانیەکەی زۆر ئاسانتر لە زمانەکانی تۆ لە بادینی بەڕاستی من هیوادارم خوێندێت و دەستخۆشی تەوەرەکە و لەکەم شتێکی زۆر باش زۆر سپاس بۆ ئەمین خان لە سلێمانی بەڵێ نەرمین لە سلێمانی ئێوارە باش کاپشتوان زۆر سپاس نەرمی خان بەڕاستی من حەزەکەم دەرفەتم پێ بێت چونکە دوو خاڵی زۆر هەستیار هەیە حەزەکەم لەو بابەتی دەستە خۆش بێ و روژێنم نەرمی خان بەباشی گوێمان لە دەنگن ێگە تۆزە بەرزی کەیتەوە خۆ پێمان پەیوەندی بە شوێنەکەەوە هەیە نەخێر من حەزم کرد ئێستا بەنگم باشترە بەڵێ فەرموو باشە من بەڕاستی سپاسی جەناب دەکەم بۆ ئەو بابەتە بەس هیوادارم دەرفەتم پێ بێرێ چونکە سێ خاڵی زۆر گرنگ هەیە بەلای خۆمەوە حەزەکەم بی و روژیانم ئەگەر دەرفەت فەرموو نەرمی خان فەرموو بەڕاستی من حەزەکەم سەرەتا هەر پەیوەست بە باسی زمانی کوردیەوە بەداخ و ئەسەسێکی زۆر گەورەوە پێ بڵێمکەوە ئێمە بەڕاستی زۆر بێدەنین لە ئاستی زۆر شتی گەورەیە سەبارەت بە زمانی کوردی یەکێ لەو کەسانەی کە خەونی ئەوە بووە کە زمانی کوردی بڵاو ببێتەوە لە وڵاتی ئێمە و ڕۆژنامەی کوردی و ئەفلام کارتۆنی کوردی دەوڵاتکرا و تەنانەت ژیانی لە پێناوی ئەوە بەخشیوە وەکو دۆکیۆمەنتەکان کە زمانی کوردی بڵاو ببێتەوە شەهید مامۆستا دڵشاد مەریوانیە کەسی بەداخەوە لەم ڕۆژانە خەریکنێکێک لە شعرەکانی یاخود لە سرودەکانی کە دایناوە ئەیەن بەیەکێکی تر ئەوە ئێمەش بێزانین ئەو با ئەو گلەیە بکەم سەبارەت بە زمانی کوردی ئێمە چەند کاریگەری ئەمە لە سێڕوانینێکی نەتەوەیەوە نا بەڵام چەند کاریگەری زمانی کوردی یاخود بەکارهێنانی زمانی کوردی لە هەر چوار پارچەکەی کوردستانە لە وڵاتەکەی خۆمانە بە تایبەتی لەم بارودۆخەیە ئاکتستر بکەین و زیاتر تەرکیزی بکەینە سەر بۆ خۆمان باشترە بۆ پاراستنی مێژوومان و پاراستنی نەوەکانمان بە تایبەتی ئەوانەمان کە لە دەرەوەن کە ڕۆژە لە ڕۆژان هەریەنەوە بۆ ئێرە بۆی ئەو مناڵانە ئەو کوردیان لەبیر نەچێتەوە ئەوانی ئێرەش ئەو کارە ساتوشتانی کە بەسەرمانە هاتووە بیزانن و بیخوێنن وەکو ئێستاکێک لەو خوێندکارانەی قۆناغی دوانزەوتی من بۆچی ئەدەبی عەرەبی بۆ قورسێ بخوێنم
با ئەوانی شارەزاییان لە زمانی کوردیا هەبێ ئەمە ئەوە یەک گەشتی تریش هەیە کاکشوان خاڵی سێهەم خۆزگا دەسەڵاتدارەکانی ئێمە ئەوەندەی لەسەر کێشەی نەوت و ناوناتۆرە و دابردنی ئەو مناقەشە ئەکەن خەریک بن بۆ ئەوەی کە زمان بە شێوەیەکی زانستی یەکێکە لە هێما زیندوەکانی میلەتە زیندوەکان خەریک بن دیفاع لەوەش بکەن و هەروەها ڕۆشنبیرانی ئێمە کە زۆربەی هەرە زۆریان بەداخەوە هەمویان ناڵێن بەڵام بەشێکی زۆریان پابندن بەلایەنێکەوە یاخود هەمیە دەستکەوتی تایبەتیان هەیە خۆزگا هەڵوێستێکیان وەرئەگەر ئەوانی سەبارەت بە زمانی کوردی و هەوڵیان ئەیات ئەو زمانە بە زیندوی بمێنێتەوانێ بۆ ئەو نەتەوانەمان بۆ ئەو نەتەوەیەمان و ئەو نەوەیەمان کە بەڕێوەیە کە لە داهاتووە بزانێت چی ڕوویداوە و چی ئەبێت سپاس بۆ نەرمیخان سپاس بۆ نەرمیخان لە سێمانی بەڵێ کاکسەرتیب لە چۆمشەماڵ فەرموو کاکسەرتیب باش کاکشوان چۆنی باشی سپاس دەکەم کاکسەرتیب بەلای بەڕێزم سەوەلەکە لەسەر کاریگەری خوێندنی زمانی کوردیە بەڵێ ئێستا بڕیارێک هەیە کاک سەرتیب لە پرۆگرامی نوێی خوێندنی ئامادەیەکان لە عێراقدا زمانی کوردی دابنێت بەڵام ئەوەی کە باز دەکرێت ئێستادا هەوڵێک هەیە کە بەڕۆبەری گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان لە وزارەتی پەروەردەی هەرێم باسی کردووە کە نەهامەتیەکان و کارەساتەکانی ئەوانەی کە بەسەر گەلی کوردهاتوون باز بکرێن لەم پرۆگرامەدا ئەمە پێت وایە تا چەند کاریگەری دەبێت سپاس دەکەم برای بەڕێزم کاکشوان گیان ڕاستە ئێمە لە دەستوورە هاتووە کە زمانی کوردی زمانی دووهەمە بە فەرمی ئەبێ پێناسە بکرێ و قسەی پێ بکرێ و لە ڕووی وانەوتنەوە خوێندنەوە و لە ڕووی پەروەردەیەوە لە دەستوورە ئەمە هاتووە و ئاماژەی پێکراوە بەڵام ئاەت بەڵێ کاکسەرتیب بەڵێ دیارە پەیوەندەکەی بەداخەوە بچرا دیدار لە هەولێر زۆر سپاس کاک دیدار کاکشوان دەخۆش بەرنامەکەی دەکەم پێشەوەی باسی تەوەرەکە بکەم حەز دەکەم باسی دیاردەک بکەم کە زۆر بەگرنگی دەزانم کاکشوان من لە شاری گۆک دیارێکی زۆر نامۆم بینیم ئەمە لە خەڵکی هەولێر پێی دەڵێن سبووکردنی پێڵاو یان بۆیاخکردنی پێڵاو بەڕاستی لە ڕووی ئینسانیەتەوە تەماشاوکەی کە لە نێو بازاڕەکانی شاری گۆک بەگشتی ئەو کەسایی کە دەیەوێت کە پێڵاو سبووکاتن یان بۆیاخاتن پێڵاوکە لە پێ ناکاتەوە یعنی زۆر ناخۆشە دیارێکی زۆر ناشینە کە دەبینی پێڵاوکەدان ئەو نەفەری بەنامبەری سوورەکە بەڕاستی ئەنگۆ وەکو قەناتی نارتی پێویستە چاوی کامێرەکانتان بکەین نەو شوێنە و بەڕاستی ئەو دیاردەیە لە نەمی لە کوردستان چونکە زۆر ناشین ئینسان لە ڕووی مرۆڤ لە ڕووی ئینسانیت لە ڕووی بەندەکانی مافی مرۆڤ ئەم شتێکی جوان نابینم هیوادارم وەکو قەناتی نارتی راپۆرتێک لەسەر ئەم بابەتە بکەن سەبارەت بە تەوەری بەرنامەکان دەستخۆشی لە بەرنامەکەش دەکەم لە تەوەرەکەش بەڵام پێشوەی پرۆگرامەکانی خوێندنی کوردی بگاتە ناوەڕاستی بەغدا و ناوەڕاستی عێراق و باشووری پێویستە گرنگی بێش بێ ئەمە لە بدایەتیەوە لە خۆناغی سەرەتایی تا ئامادەی شەر بە کوردی دەخێنن بەڵام کە دەگاتە زانکۆ یەکسەر ڕاستەوخۆ تا عەرەبی یعنی بەڕاستی غەدرێکی زۆر لە قوتابیانی زانکۆ دەکرێتن کە پرۆگرامەکە لە ڕاستەوخۆ یەکسەر تا عەرەبی کە ئەمە لە ڕووی زانستیەوە باوەڕ بکە کە ئەو کەسی تەخەڕوجش دەکات نازانی چی خوێندە لەبەرەوەی زۆری ئەو کەسی کە تەرجمەش دەکاتەوە لە ئەو بابەتە تەرجمە سەر زمانی کوردی دەکاتەوە هەمووی بە کەم و کورتیە یعنی هەرچەندە باشە بەڵام کەم و کورتیە بچێ لە ڕووی پسپۆریە لە ڕووی زمانەوانیەوە کەم و کورتی زۆر تێدا هیوادارم وەزارەتی پەروەردە لە بڕی ئەوەی جارێ بیر لە دانانی پرۆگرام کاتۆرە بۆ بەغدایە سەرەتا بە خوێنی زانکۆ بکاتە زمانی کوردی اینجا پرۆگرامێکی پوخت و جوان لە بۆ تەواوی عێراق کە هەموو نامەتەکانی گەلی کوردی تێدا بێت. زۆر سپاس بۆ کاک دیدار لە هەولێر. بەڵێ کاک عەلی لە کەرکووک فەرموو کاک عەلی. ئەم کاتت باش کاکشوان. زۆر سپاس دەکەم کاک عەلی. باشی برام. زۆر سپاس دەکەم. فەرموو. وەڵی کاکشوان من ئەمێ لەسەر یەک شتێک قسەکەم ئێمە نابێ هەر گلەی لە مەسەڵەن نەیاران بکەین. بۆ نمونە ئێمە مەسەڵەن ئەڵێن لە پرۆگرامی خوێندنە بۆ بە زمانی کوردی نییە. ئەی باشە بۆ پرسیارە لە خۆشمانەکەن یعنی کام زمانی کوردی؟ ئەخە کوردی یعنی بڵێن سۆرانێکە هەتا ئاوی زەی گەورە دەیخوا. دیتە سەر مەسەڵەن بادینیەک لە سۆرانی تێناگە دیتە ئەم لە دەستی هەورامیەک لە تێناگە. ئێمە بێ خۆمان گرەی لە خۆمان کەین بۆچی زمانش سەندارمان نییە؟ ئێمە بێ یعنی بیرەوە بکەینە بۆچی ژنانمان نەتوانێت کۆنگرەی نەتەوەی ببەستێ بۆ پیاوان ناتوانن بۆچی؟ من لە کەرکووکم یعنی حەزەکەم بۆ ئەوەت بۆ باس بکەم یعنی کەسێک پێمی وجودی هینە تخوا بێ زەحمەت بە کوردی
بحلال وحرام ولا في تنبيرم كذوتم والله كذا نازانم يعني خير نية خواوة بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ کاک عەلی لە کەرکووک هەر لە کەرکووک کاک سەمەدمان لەگەڵدایە فەرموو کاک سەمەد چۆنی بەڕێژیان باش شکرم سپاس کاتان کاک سەمەد بەڕێزم سپاس دەکەم ببورن من لەسەر بەرنامەکەتان هیچ شتێکم نییە دەڵم بەڵام داواکاریەکم هەیە بەڕێزتان لە کەناڵی کێنێن ببوورە NRT بەڵێ بەڕێز جەمیزە مەبەستمانەوەی ئێمە هەندێک نەخۆشمانێ بەڕاستی وەکو باوکی دوو نەخۆش دوو کەمەندام بەڕاستی زۆر زۆر بەدەستیانە ویلاکینەوە چنە هەر شوێنە کاراسانیمان بۆ ناکەن ئەمانەوە بەرنامێکمان بۆ بکەن خاص بۆ منداڵانی کەوا پەکەوتون و لە ماڵن و علاجیان لە عێراقانیە و لە دەرەوەیە و کاراسانیان بۆ ناکەوەکو بەڕێستانەدان حکوومەت ئەمڕۆ لەخوا بەجێ هەموو شتێک دەتوانێت بکە بۆ نمونە لە سەفارەتگاندا بکە ساڵانە مانگانە چەند نەخۆشێک فیزیان بۆ وەرگیرە بچنە دەرە و کاراسانیان بۆ بکرێ و بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان و بە ساغی بگەڕێنەوە زە منە داواکارم لە بەڕێستانەیە بەرنامەیەکمان بۆ بکەن خاص بۆ کەسانی کەوا منداڵی نەخۆشی و کەمەندانی و لە ماڵە کە چارەسەر ناکرد لە دەروی وڵاتە کاراسانیمان بۆ بکەن زۆر مەمنونی وەکو خۆم سێ چوار ساڵە خەریکم تا ئێستا بۆ دابینکردنی فیزە هەردوو منداڵەکەم تاسە هیچ شتێکم بەهیز نەکراوە یانی شمەتە حکوومەتی هەرێم وەزارەت هەر شتێکی مادیەکی کەمیان بۆ سەرف کردم ینی $1000 دوو منداڵ ببەری بۆ دەروی وڵات و بێنیتەوە هیچ ینی جێگەیەکت بۆ پڕ ناکاتەوە کاراسانیان بۆ کوردین بەو شێوە مادیەکی کەم بەڵام وە کۆی کەسی دابینکردنی فیزە و ئەو نەخۆشانە بڕۆ ببێنەوە هیچ شتێکیان بۆ نەکردوین لە بەڕێستانەیە وەکو بەڕێزێک کاراسانێکمان بۆ بکەن و بەرنامەیەکمان بۆ بکەنەوە زۆر سپاستانەکەم زۆر سپاس بۆ کاک سەمەد لە کەرکووک و چانێک و دێنەوە لاتە بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان فاتیمە خان لە سلێمانی فەرموو فاتیمە خان فاتیمە خان لە سلێمانی ئەم کاتت باش کاکشوان زۆر سپاس دەکەم سپاسمەهێ بۆ هەمووتان سپاس کاکشوان بەنسبەت کاریگەری زمانی کوردی لە خوێندندا هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک لە خوێندنی نەک ئیبتیدایی و متەوەسطە و عەدادەکان بەشکم لە زانکۆکانیش باتەوە کەوا دیراسەیان بۆ بکەن بە کوردی بەڕاستی دیراسی زانکۆکان زۆر زۆر قورسە ئەگەر بیکەن بە کوردی قوتابیان هەمووی تێ ئەگەن لە مەوزوع چۆنە و چۆن نییە جا هیواداریشم ئەو بەرنامەی خوێندنەی کە دای ئەنێت بۆ قوتابیان بە باسکردنێک بێ لە مەسەلەی کورد بێ کە بزانێ کورد تا چەند ڕادێک ئازاری چەشتووە چۆن بووە چۆن نەبووە لە ژیانی فاتیمە خان حەزم نەکە قسەکانت پێ ببڕم وابزان بە باشی تێنەگەیشتو لە تەوەرەکە تەوەرەکە تایبەتە بە دانانی زمانی کوردی لە پرۆگرامی خوێندنی ئامادەیەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەگە قسێکت لەسەر ئەوە هەبێ بەڵێ بەڵێ زمانی کوردی زمانی دایکی هەموو نەتەوەیەکی کوردە زمانی کوردی سەرەکی زمانی ملەتێکە کە زمانی پێ ئەپژێ چۆن مناڵێک زمانی ئەپژێ بەدایە و بابا هیواداریشم چ تورکم توێ تورکیا بێت چ ئێران بێت چ سووریا بێ وەکو عێراق چۆن ئازادی وەرگرت لە زمانی کوردی لە هەموو سەرتاسەری عێراقا بە زمانی کوردی چ کتاب بێ و چ هەرچیەک بێ بە زمانی کوردی دەری ئەکەن هیوادارم تورکیاش ئاوڕێک لە زمانی کوردی باتەوە چ بۆ خوێندنگا بێت چ بۆ دام و دەستگا حکوومەکان بێت چ بۆ ئەو میلەتە بێ کە ناوێرن بە زمانی کوردی هیچ کەلیمەیەکی کوردی بدرکێنن ئاگرینەوە دۆستکەنەوە یا شتێک بە هەر شتێک بێ هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستانی زمانی کوردی بکاتە زمانێکی ڕەسمی بۆ هەموو نەتەوەی کورد و هەموو دەور بەرەکانی عێراق بەڵێ سپاس بۆ فاتیمە خان لە سلێمانی بەڵێ کاکسەرتیب لە چۆنچەماڵ کاکشوان جارێکی تر سڵاو برای گەورم زۆر سپاس دەکەم کاکسەرتیب فەرموو ئەوە بوو بەداخەوە قەتع بوو پەیوەندیەکەم هەندێکم بود دەربارەی تەوەرەکەت برای بەڕێزم وەزارەتی پەروەردەی حکوومەتی مەرکەزی ڕەخنەی لەسەر چی پرۆگرامێکی پەروەردەی هەرێمێکە لە ناوەڕاست و باشوورە ببێ بەوانە ڕەخنەکەی ئەوان چییە لەو پەروەردەیە بەڵێ کاکسەرتیب مەبەستە وەکو پرسیارە ڕەخنەکەی ئەوان چییە ڕەخنەکەی ئەوان چییە لەسەر ئەوەی ئێمە بمانوێت تەقدیمی بکەین کە لە پەروەردەیە ببێتەوانە و ئەوان ڕەخنەکەیان چییە لەسەر ئەوەی ئێمە بەڵێ نازانم ئەمە دیارە باس نەکراوە کاکسەتی بەڵام ئێمە باس لەوە دەکەین کە ئەگەر هات و زمانی کوردی بەکارهێنراوەکو زمانێک لە منهەجی خوێندنی ئامادەیەکانی ناوەڕاست و باشووری عێراق ئەمە تا چەند کاریگەری دەبێت وە پێت وایە ئەم هەوڵەی کە لە ئێستادا باس کراوە لەلایەن وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانەوە باسکردنی نەهامەتەکان باسکردنی کارەساتەکان کە بەسەر گەلی
کورد داهاتون تا چەند کاریگەری هەیە بە تایبەتی لەسەر تێگەیشتنی نەتەوەکانی تر بۆ مافەکانی گەری کوردیش لە عێراق؟ والله ئەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نەتەوەیەوە لە ڕووی نیشتیمانیەوە کاریگەریەکی تەواوی ئەبێ بە مێژوویەکی بنەڕەتی لەسەر بەسەلاتەکان و مەساتی گەلی کورد پێویستە ئەوانە بێتە وانەبێژی لە پەروەردە لە بوانەبێژێکی پەروەردەیەکی لە ناوەڕاست و چی لە باشوورە بەڵام ئەوان ڕەخنیان هەبێ و ڕەزامەند نەبن و پێی رازی نەبن بەمعنەوەی ئەوان رازی نابن بە هیچ شتێکی کورد ئامادە نین کە ئێمە زمانی ئمە دووبارەیەکەمەوە لە دەستوورە هاتووە زمانی دووەمی فەرمیە لە ڕووی وانەبێژەوە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی حکومیەوە ئەبێ قسەی پێ بکرێ اینجا ئەوان ڕەخنیان لەسەر ئەوە بێ و ڕەزامەندی لەسەر ئەوە نەفەرمونون یا تێشان نەدەن یا رازی نەبن ئیتر ئەوان لەسەر چی ڕەزامەندی دەرئەبڕن اینجا ئەوان بۆیان بکرێ ما بیر و بۆشوورێکی بۆگەنە تەنانەت نەک لە باشوور و ناوەڕا تەنانەت خوێندنی کوردی پەروەردە لە کرد تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان داعمێکە کاکە تا ئێستا وەزارەتی پەروەردە لە بەغا قەڵەمێک بۆ خوێندکارێکی کورد لە کەرکووک نانێرێ ئەمانە بیر و بۆچوونیان بۆگەنە نەوایان خەبیسە بۆیان بکرێ خوێندنی کەرکووک چەند ساڵەتن لە دووهۆک و سلێمانی و کەرکووکیش نایرن ئەمانە خەتوە خەتە مەرحەلە ئەمانە بیر و بۆچوونیان بۆگەنە نە لەگەڵ پەروەردەیان نە لەگەڵ مێژووی کوردان لەگەڵ بەسەرهاتی زۆر باشە کاکسەرتی بەڵێ سپاس دەکەن بۆی پەیوەندیەک هەبێ سپاس دەکەین دیارە کاکسەرتی باسی لە کێشەی خوێندنی زمانی کوردی کرد لە کەرکووک کاک ئەحمەدمان لەگەڵدایە لە کەرکووک و بزانین قسەکانی چیە لەسەر قسەکانی کاکسەرتی فەرموو کاک ئەحمەد. زۆر سپاس کاک ئەحمەد ئەگەر گوێ لە قسەکانی کاکسەرتی بێ باس لە کێشەی خوێندنی زمانی کوردی دەکات لە کەرکووک فەرموو کاک ئەحمەد. بەڵێ بەڕاستی بەڵێ من وەک گەنجێکی 15 ساڵ کە پۆلیسەی ناوەندیم بەڕاستی ئەوە هەنگاوێکی گرینگە بۆ ئەوەی خەڵکی و نەتەوەکانی کە لە باردۆخی کوردستان تێگەن کە لە ڕابردوودا بەسەری هاتووە چونکە بەڕاستی نەتەوەکانی ناوەڕاست و باشووری عێراق زۆر کەم ئەزاننەوەیانێکەوە بەسەری گەلی کووردا هاتووە بەڵگو پێچەوەنەوە هەنێشی وا دەزانن کەوە گەلی کورد خۆی وای لە خۆی کرۆ و کەرانی بەسەر بێن نەخێر ئێمە بێ هەوڵ دەین بۆ ئەوەی ئەمە پێویستە ئەم بە زووتنگا بچێتە بواری جەرزێکردنەوە ئەم کارە بەڕاستی کارێکی زۆر گرینگە. زۆر باشە کاک ئەحمەد بەڵێ ئێمە پرسیارێکمان هەبوو کاکسەرتی باسی لەوە کرد کە خوێندنی زمانی کوردی لە کەرکووک کێشەی هەیە هەروەها لەگەڵ ئەوەشدا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک گۆران عەبدوڵڵا دەڵێت دیار لە دانیمارکەوە تێبینەکەی ناردوو دەڵێت بە بڕای من لە پێش هەموو شتێکەوە هەوڵ بدرێت سیستمی خوێندن لە کەرکووک چاک بکەن ئەگەر حکوومەتی هەرێم فریای کەرکووک نەکەوێ دوای 10 ساڵی تر یەک مناڵ لە کەرکووک نامێنێ بە کوردیک بدوێ ئەمە تا چەند پێت وایە ئەم کێشانە بەرجەستن لە ئێستادا لە زمانی کوردیدا خۆت لە خوێندنی زمانی کوردیدا لە کەرکووک بەڵێ کاک ئەحمەد. کاک ئەحمەد گوێت لە پرسیارەکەمان بوو؟ بەڵێ دیارە پەیوەندەکەی داخرایەوە بەشدار لە چەمسەماڵ کەرکووک. بەڵێ کاک بەشدار لە کەرکووک فەرموو کاک بەشدار. وڵی بە نسبەت زمانی کوردی بە نسبەت زمانی ئێمە دوو قەومی جیاوازی لەبینی بادینی و شۆرانی چۆن ئەڵێن شیعە و سونە ئەم زمانە کوردیە لە وڵاتێکان تەمان دووەکو زاخۆ منطقەی دووەکو زاخۆ مەسافەیەکی زۆر کەمە قەزایەک هاتۆزێک هەری سەر وازای لە چەمچەما تۆزە لە چەمچەماڵ گەورەترە ئەوە کێشەیەکی زۆر سەرەکی ئەو کێشەیە بە حیات نابێتەوە یەک و نابێت بە دوو زمان لەبەرەوەی بۆ کەرکووک کاتی خۆی لە 74 مەلا مستەفا لەم بەرخاستەوەدایە و بەرخاستە ڕازی بوو بە کەرکووک ئێستاکە لە بەرخاستەش لە کەرکووک بخوێنە بە کوردی احتیاجی بیستەوە بەرخاستەم کوردی مەمنوع لەو بەربخێنی تەنانەت ناتوان ئاڵای کوردستانش لەبان سەیتەرەکەی کەوا لە کەرکووکەوە ڕێ بۆخێمانی مرکزێکی پۆلیسە ناتوانانی ئاڵایەکی کوردستان. کاک بەشدار ئەوەی کاکسەرتی لە چەمچەماڵە باسی کرد دەڵێت خوێندنی کوردی لە کەرکووکدا کێشەی هەیە باسی لەو کرد کە زۆر کەس تا ئێستا زمانی کوردی ناخوێنن کاک گۆران عەبدوڵڵا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک لە دانیمارکەوە تێبینێکی ناردووە دەڵێت ئەگەر فریای کەرکووک نەکەوێت دوای 10 ساڵی تر یەک مناڵ لە کەرکووک نامێنێ بە کوردی بدوێ ئەمە بەڵێ کەرکووک کاکە حتى لە بعد کاتو نەگرم قەزی کەرکووک قەزێکی کەسێکی زیرەکی لە کەرکووک بەرەتەوە سەر هەرێمی کوردستان چۆنش ئەگەرێتەوە سەر هەرێمی کوردستان ئەوان کاکە وتیان ئێمە مودەی 2 ساڵتر 3 ساڵتریان دانەوا بوون بە ماوەی 3 ساڵتر لەگەڵ مالیکیان مەسعود و بەرەز مالیکی و بەرەز مام جەلال وتیان بەگوایە بە مودەی 3 ساڵە کەرکووک بەرەتەوە سەر هەرێمی کوردستان بەڵام مەسعود نەیتوانی بڵێ کاکە مەرجێکی بۆ دابنێ بڵێ کاکە بە ماوەی 3 ساڵە کەرکووک نەگەرێتەوە سەر هەرێمی کوردستان ڕاستەوخۆ کەرکووک ڕەگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان ئەوەی لە دەست 2 ساڵ بنووسیایەتەوە ئەوەش مەجبور بوو زیاتر هەوڵ دەدای حەوت زەمان بوو کەرکووک گەڕامە کێشەکە لەوەیە سەرۆکایەتی کورد مەسعود بەرزانی غەدرێکی زۆر لە کەرکووکەکە لەبەرەوەی نازانێ مستەشارەکانی هیچی قسەی بۆ بکات. بەڵێ سپاس بۆ کاک بەشدار لە کەرکووک کاک ڕەئوف لە سلێمانی فەرموو کاک ڕەئوف. ئەو کاتێ باش بەڕێزم. زۆر سپاس کاک ڕەئوف.
ڕێبرای بەڕێز من پێم وایە هەتا ئەو کاتەی کەرکووک بە تەواوەتی نەگەڕێتە سەر هەرێمی کوردستان لە کەرکووکیش زمانی کوردی نامێنن نەک لە خوارەوەی عێراق ئێستا ئەوە ڕازی نین لە کەرکووک زمانی کوردی پەرەی پێبن ئەوان هاتوون خوێندنگەکانە سووتێنن هاتوون کوردەکان قەدەغەکەن هاتوون دیهاتە کوردەکان داکەن بە عەرەب هاتوون خاک و ئاو و وڵات و نەتەوە کەلتوری ئێمە وێرانەکەن لە عەرەب لە کەرکووکە ئێتر چۆن ئێمە بتوانین خوێندنمان بچێتە خوار و ناوەڕاست من پێم وایە وەکو ئەرکی سەرسانی بەرپرسانی کورد چۆنە لە کوردستانە کە هەوڵەیان داهاتەکانیان زیاتر بێت و خێرا گرێبەستی نەوتەکان زیاد بکەن و لەبەر بەژەوەندی چەند کەسێک ئەبێ زۆر زیاتر لەوە وازەوانە بێنن جارێ زمانی و کللتوری کوردی لەناو عەرەبا دابین بکرێت کاتێک بە خەڵکی کورد بە خەڵکی عەرەبستان و خوار و ناوەڕاست ڕابگەێنن کە ئەمە کەلتوری کوردە ئەمە مێژووی کوردە ئەمە فەوتان و لەناو بردننی کوردە کورد ملت ئەگەر ئینسانێک چەند زمان بزانێ مانای ئەوەنە مرۆڤە ئەگەر بەو کاتە نەبێت و هەتا بەتەواتی کەرکووک چارەسەر نەکرێت دووبارە یەکەمەوە ناتوانن لەو دی و حەمرینیشەوە زمانی کوردی بەکاردێن چونکە ئەوان نایانەوێت من ئێمێدەوارم برادەرە و تێدی ئەوان ئەگەرەوانە نەکرد ئێمە زمانی عەربی بەکانێن من ئێمێدەوارم لە خوێندنی سەرەتاوە ئەگەر بگرێت لە ڕۆژەشەوە زمانی عەربی خوێنە لە کوردستان بۆ ئێمە زیاتر و زیاتر لە مێژوی ئەوان تێبگەن مێژوی ژنیانیان شێوانەوانە ئازیزەکەم کاتێک یاران بوو بەڕێزیت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەبدوڵڵا لە ڕانیە فەرموو کاک عەبدوڵڵا کاک شوان مرحبا لێ باشی زۆر سپاس دەکەم کاک عەبدوڵڵا کاکە دەستخۆشی دەکەم بۆ بەرنامە جوانە زۆر سپاس سەرەتا من یەک پێشنیارم هەیە بۆ جەنابتان بۆ کەنانی ڕزا بۆ بێتە پێشەنگ لە ناحیەی زمانی کوردی بەڵێ بەلای من ئیتیحا و عین زمانی کوردی لە نامۆیە پێویستە لە زیاتی ئیتیحا عین و حا پیتی ئێ بەکاربێنرێ و لە زیاتی پیتی حا پیتی هێ بەکاربێنرێ واتە عێراق بە عێراق بێ بڵێ لە زیاتی عێراق عێراق بێ لەبەر ئەوەی چکە بێتە وەکو خوێندنیش بێتە خوێندن و دوایەوە من ئەگەر زمانی کوردی ببێ بخوێنرێ پێویستە زمانێکی یەکگرتومان هەبێ ئێستا تەماشا دەکەین لەڕووی ڕێکخراوەکاندا قوتابیان هەیە خوێندکاران هەیە ئافرەتان هەیە ژنان هەیە خوشکان هەیە ئەمە هەخوایە ڕێک بخرێ ببێ بە یەک وتاری ڕێکخراوەی اینجا ئێمە دەتوانین مەسەڵەن زمانی کوردی بڵێن ئێمە زمانێکی گرتوویمان هەیە زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە ڕانیە بەڵێ بەختیار حەسەن دەڵێت بەڕای من باشتر وایە فێری زمانەکە بکرێتنەوەک وەک لای خۆمان ڕێزمان بخوێنین مەبەستی دانانی زمانی کوردیە لە پرۆگرامی خوێندنی عێراقدا ئەحمەد کانەبی دەڵێت زیاتر پەرە بە زمانی کوردی بدێت و زمانەکانی تریش وەک عەرەبی و ئینگلیزی و پێشم باشە زمانی دیکە بێتە ناو وانەکان وەک ئەڵمانی و فەڕەنسی بەڵێ تارینا لە سلێمانی سڵاو لێ بفەرموو تارینا لە سلێمانی ئەلۆ بەڵێ تارینا خان کاتەوە باش زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ بەڕێزم وازان باسی زمانی کوردیەکەن وانە باسی دانانی زمانی کوردی دەکەین لە پرۆگرامی خوێندنی عێراقیدا من خۆم لە مەکتەبێکە خوێنم هێنا زمانی کوردی وەکو پێویست عنی بەکار نایە لە عنی مەسەلەن مامۆستا باسی بڵین دەرسی کوردی کاتێکە ئەخوێنین مامۆستا بەشێ لە کتێبەکەنیە ئاپەڕێنێن ئەڵێ ئەم بەشە پێویست نییە و پێویست ناکات خوێندێ و عنی بەڕاستی یان زۆر شارە هینا زمانی کوردی بەپی پێویست ناخوێندێت لە مەکتەبەکانی شەو های لاتوە دوای ئەوە لە کەرکووکە خاستان وەکو ئاگادارم هینا بەپی پێویستی زمانی کوردی نازانم هیچ وازان زیاتر تورکی و عەرەبی ئەو زمانانە بەکار ئەهێن اینجا هیوادارم حکومەت چای بەم مانایە بخشێنێتەوانە بەڕاستی زمانی کوردی زۆر پێویستە دەروایە لەگەڵ زۆر کەسا قساکەی وەڵام خەڵکیم شارە نیم یعنی وا لە خۆیەکانی خەڵکی من فڵان شارم خەڵکی فڵان شارم بەڕاستی یعنی زمانی کوردی زۆر پێویستە تۆ نابێ وابیت بەرامبەر زمانی کوردی ئیتر من هەرەوەنەم هەبوو یادارم بەمانە بخشێنێتەوە زۆر سپاس بۆ تارینە خان لە سلێمانی بەڵێ کاک سەلام لە چەمچەماڵ فەرموو کاک سەلام ئێوارە باش زۆر سپاس کاک سەلام باشی بەڕێزم سپاس دەکەم
وەڕەدەکەم من لەسەر تەوەری بەرنامەکە خوێندن هیچ نییە بە شتێکمێ لەسەر کەرکووک بەڵێ حەزەکە من ئەچمە کەرکووک و ئەسوڕێم و لە بازاڕی کەرکووکە هەموو بازاڕی کەرکووک تەوان لە سەتا حەفتای کووردا بەڵام یەک جلێکی کوردی زۆر بەدەگمەن جلوبەرگێکی کوردی کە کەلوبوری کوردی خۆمانە نایبینی لەبەر یعنی نازانی کە ئەمە کووردە هەمووی عارب خۆی بە دیزاشە و هەمووی تورکمان لە جلوبەرگی خۆیەوە بەڵام کوردەکەی خۆمان جلوبەرگەکەی خۆمان ناکەینە بەرمان ئایتر نازانم ئەم خەڵکانی چی ئەترسێ شەرمەکە یعنی بە قاتێکی کوردی بە جلوبەرگێکی کوردی بازاڕەکەی کەرکووک بڕازێنینەوە کە بڵێن ئەم شارە شارێکی کوردیە من بەس ئەوەمە بۆ زۆر سوپاسانەکەم زۆر سپاس بۆ کاک سەلام لە چەمچەماڵ عوسمان حاجی سەلام لە سەرتۆری کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت زمانی کوردی زۆر لە کوردستانە خزمەت کراوە تاوەکو لە منهەجی عراقدا خزمەت کرابێت بڵێ ڕۆزا لە سلێمانی فەرموو ڕۆزاخان بەڵێ ڕۆزاخان گوێمان لێتە فەرموو کاکشان زۆر لە کەرکووک زۆر زۆر خراپە چکە دەسەڵاتداران ئێمە ناتوان هیچ شتێک بکەن بۆ خەڵکی کەرکووک زۆر زۆر شتێکی ترێژەیە کاکشان ئەوەیە بەڕاستی خوێندنەکان زۆر زۆر کەمەی کوردی ئیتر نازانم هەرەو لەوە بوو بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک جەلال لە چۆمان فەرموو کاک جەلال بەڵێ کاک جەلال سەرەتا دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس دەکەم پێم وایە کە ئەوەی تۆ باس دەکەی بەڵێ هەمووی لە ڕێگای هەوڵەکانی ڕۆزدار بارزانیەوەیە بەڵێ پێشم وایە ئەگەر سەرکردەکانی کورد وەکو بارزانی بیان کردایە لە زۆر لە 2003ەوە دەستی پێ ئەکرد بەڵام پێم وانە یەک سەرکردەی کورد وەکو بارزانی زلی کوردیشی لەبەر کردە هەتا زمانەکەی بەکاربێنێن بە هەر وەکو بینیمان بارزانی لەناو کۆشکی سپیە زلی کوردی لەبەر بوو هیوادارشم هەموو سەرکردەکانی تر گوێ لەم وتەیەم بگرن هیوادارم هەوڵەکانیان لەگەڵ بارزانیا یەک بێت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ شوان کەمال دەڵێت بەڕای من کاریگەریکی وەهای نابێت لەسەر پرۆگرامی خوێندن لە عراق چونکە عەرەبەکانی عراق هیچ حساب بۆ خودی کورد ناکەن ئەنجا چ بگات بە زمانەکەیان بەڵێ ڕێباز لە سلێمانی فەرموو کاک ڕێباز ئەم کاتت باش براکەم زۆر سپاس دەکەم کاک ڕێباز فەرموو وەڵی سەبارەت بۆ تەوەرەیەکەوە ڕوژاندتانە بەڕای من یەکەم شت کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زمانێکی کوردی یەکگرتو دابمەتیان چونکە بەڕای من لهجەی سۆرانی یان چۆنە لهجەی کرمانی سەر و لهجەی کرمانجی خوار و لهجەی گۆران تا ئێستا یەکگرتو نییە یعنی چۆنەڵێ هەمویان بۆی خۆیەتی ناوچەی بادینان بۆ خۆی ناوچەی سۆران بۆ خۆی پێویستە بەڕای من پێویستە هەمووی یەکگرتو بێ اینجا ئێمە بتوانین داوا لە حکوومەتی ناوەندی کەین ئەو قەرارانە جێبەجێکا چۆنڵێت بچێتە منهەجەوە تەنها منەوەم هەیە زۆر سپاس بەڵێ سپاس بۆ کاک ڕێباز لە سلێمانی کە دوا پەیوەندیمان بوو ئەحمەد گۆران دەڵێت بەڵام من هیچ کاریگەری ئەو تۆی نابێت لەسەر ئاسی خوێندی عراق چونکە ئەوان هیچ حسابێک بۆ زمانی کوردی ناکەن بڕیار کەڵکەنی دەڵێت پێویستە زمانی کوردی بکرێتە زمانی ڕسمی لە فەرمانگەکانی عراق وا بێت کە زمانی کوردی کاری پێ بکرێت یاخود کوردستان بە زمانی کوردی خۆی کارگەری خۆی بکات دڵشاد شارباژێری دەڵێت پێم وایە هیچ کاریگەری نابێت لەبەر دوو هۆکار یەکەم بابەتەکە بە جدی وەرناگیرێت گەر جێبەجێش بکرێت دووهەم نەتەوەی عەرەب هێندە فاشی و نەتەوە پەرستن هەرگیز بابەتێکی وەهایان پێ هەزم ناکرێت بەڕێزان سبەینێ تەوەرەکەتان کراوە دەبێت لەگەڵ هەکار نهێلی هەرشاد و بەختەوەر بن بەڕێزان